ئەمانە دیمەنەکانی یەک ڕۆژ پێش سەرڕێژبوونی بەنداوی دوکانە. بێڵماوسی سپێڵوەی چاوەڕوانە. دوای 31 ساڵ جارێکی تر سەرڕێژ ببێتەوە. ئاوی زیادەی بەنداوەکە بخاتە دەرەوەی بەنداو. چاوەڕوانیەکان کۆتایی هاتوو سەرڕێژبوون ڕوویدا. سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. دوای 31 ساڵ جارێکی دیکە بێڵماوس سپێڵوەی بەنداوی دوکان سەرڕێژی کرد. ئایا تا چەندە؟ ئەم سەرڕێژبوونە سوود و زیانی هەیە. سوودەکان چین؟ دەتوانرێ بۆ بەرهەمێنانی زیاتری کارەبا بە تایبەتی لە وەرزی هاوین سوودی لێ ببینرێ؟ ئەی زیانەکان چین؟ ئایا هیچ مەترسیەک لەسەر بەنداوی دوکان هەیە؟ ئەوترێت ئەو ئەوەی لە بێڵماوسەوە دەڕژێت بەفیڕۆ دەڕوات نەتوانراوە سوودی لێ ببینرێ. لەسەر ئەم کۆمەڵە پرسە لە بنکۆڵی ئەم جارەدا لەگەڵمان بن. ئەوەی لەم پرۆگرامەدا بنکۆڵ دەکرێت ڕوونکردنەوەی ورد بە هاوڵاتیانیش دەدرێ. زانینی ڕاستیەکانەوەکو خۆی دیمەنەکان پێمان دەڵێن ڕاستە و خۆ ئاوی زیادە دەچێتە ناو دەریاچەکەوە، فشارێکی زۆر دروست دەکا. هەموو چرکە و ساتێک توانای مەترسێجای ئاو زیاتر دەبێ. ئێرە شوێنی کەپر و سەیرانی ساڵانی پێشووی سەیرانگای دوکانە کە بەشێکی زۆریان ئاو دەیپۆشیون، بەڵام هێشتا هەموو سەیرانگاکەی دانەپۆشیوە. شوێنی گەشت و سەیران ماوە. بەشێکی دیکە لە خاوان شوێنە گەشتیاریەکان وایان دانابوو وەرزی گەشتیاری ئەم ساڵیان جیاوازتر بێ بۆ هاتنی ڕێژەیەکی گەشتیاری باشتر و زیاتر. ڕەنگە هەرگیز پێشبینیەوەیان نەکردبێ بەو جۆرە کەپرەکانیان ئاوڕێژ ببێ. بربەستی خۆڵ و گڵیش نەتوانێت ڕێگای لێ بگرێ کە ئێستا تاکە ئومێدیان نەبردنی کەرەستەکانیانە لەگەڵ هێزی ئاوەکە. ئێرە گەڕێکی فەرمانبەرانی قەزای دوکانە. گەڕەکەکە دەکەوێتە سەر لێواری دەریاچەی دوکان. نزیکەی 20 ماڵ لە مەترسیدان کە ئاو بچێتە ماڵەکانیان. پێشتر بە نووسراوی ڕسمی لە مەترسی چوونی ئاو بۆ ناو ماڵەکان ئاگادار کراونەتەوە. ئەندامانی ئەم ماڵە هاوشانی تیمەکانی بەرگری شارستانی دوکان شمەکی ناو ماڵەکەیان دەگوازنەوە. هەندێک لە کەلوپەلەکانیان ژێر ئاو کەوتون. نیگەرانی لە سیمایانمەدی دەکرێت. چاوەڕێن لایەنی پەیوەندیدار ئاوڕێک لە دۆخی ئەوان بداتەوە. ئەم دایکە دەڵێ چەند شەوە نەیتوانیوە بخەوێ. بۆ ئەم بینیت بێتاقەت بووی ئەگریایی بۆ کچەکەم دەگریم. بۆچی؟ وەڵا ئەوە لە بۆ خانۆکەی دەگرم بۆ ماڵەکەی دەگریم. ئەو بە قەرز کردوێتی ئەرێ بەخواام بە قەرز بخۆم یارمەتیم داوە بەخوا هەرێک پارچی لە ماڵی شوێناوێتی. ئێستا قەرزارە بەخوای خانووی خواگەیلی قەرزاری خانۆکەی ئەرێ بەخوای ئێستا قەرزارە خواگەلی بخۆمە یارمەتیمان داوە. چی زیانێکی پێگەیشتووە؟ وەڵا ئێستا هەموو لە من ئاوێ هەموو ماڵ لە من ئاوێ کاکە گیان. پێشتر هاتن پێتان بڵێن چۆڵی بکەن لە بەروی مەترسی لەسەرە. ئەرە وەڵا شارەوانی دەڕۆژە تەلەڤیزۆن هەر بەحسی دەکەوێت شت بەحسی دەکا. ئەمانە پێم گوتن داهابوو ناگاتەوێ کارە بە کوڕەکەوتم بیگوازنەوانە کاکە ماڵەکەتان یاڵا ناگاتەوێ کارە لەوانەیە هەریم بێ ساڵان بێ و تۆزەی بێ بڕوانە ئەزانی ئەوها ماڵ حالە هەم من ئاوێ کۆتە لۆ ڕژێەوە. ئەمە کێشەکە لە چی دروست بوو؟ ئەو بەرو ئەم بەرەوە تەسە کراوەتەوە خەڵک تەسکیان کردێتەوە. ئەمە هەموو وەزیر و دکتۆر ئەم شتانەی لەسەرەوە خانوویان تیا کردووە هەموو چونەتە پێشەوە خاصو ئەوە تەسکیان کردێتەوە زالای ئێمە ئاوەکە بە خوردێتەوە بۆی هاتووە. هەرچەندە تیمەکانی شارەوانی و بەرگری شارستانی دوکان سەرقاڵی کاری خۆیانن، بەڵام فشاری زۆری ئاوەکە وای کردووە لە توانە کەسیەکان بەدەربێ. بەم نووسراوەش کە نووسراوی شارەوانیە لە سیوێکی مانگی ڕابردوو دەرچووە هاوڵاتیانی نزیکی ڕۆخی دەریاچەکە لە مەترسیەکان ئاگادار کراونێتەوە. لە مانگی سەرەتای ئەم ساڵیش هەمان مەترسی خراوەتە ڕوو، بەڵام وەکسەرۆکی شارەوانی دەڵێ پێشبینی ئەو هەموو ڕێژەی ئاویان نەکردبوو. ئێستا پێتان وایە ئەم ماڵانەی کێسە کەلوپەلەکانی نەگوێزنەوە لە ڕۆخی دەریاچەکە. بەڵێ یەکێک لەو ماڵانەی کێمە پێشتر ئاگادارمان کردوێتەوە و ڕەچاوی ئاگاداریەکەی نەکردووە. ئاگادارمان کردو دیارە لەوە چێ ناچار بێ کە لەوێ بتوانێت بشی، بەڵام لەگەڵەوەی شاکە ئاگادارمان کردو سەردانی مەیدانی ماڵەکەشمان کردو و چەند ڕۆژ لەم پێش شۆفڵیشمان بۆ نردو بۆی ساترێکمان کردو، بەڵام بەهۆی ئاستی بەرزی ئاوی زیەکەوە ساترەکەش بەڵێ ڕۆشتووە. ئەو خۆتانی بینن ئەو هاتوتە ئەم دوو ساترەکەشەوە. ئێستا چیەکەن؟ لە ئێستادا ئەوەی بێمە بکرێ ئێمە وەکو سەرۆکاتی شارەوانی دوکان دوو تیممان پێگەێناوە، دوو کەس سەرپەرشتێکە بە هەردوو ڕۆخی زیەکەیە ئەو ئامێر و ئالیەتانی کە لەبەر دەستمانە لەگەڵ و کارمەندانە لە حاڵەتی ئامادەباشیدان بۆ هەر ئەگەرێک یاخود هەر ڕووداوێکی نەخوازە ئەوەی لە توانای ئێمە بێ. دیارە توانەکانی ئێمەش دیاری کراوە، تەنها ئەتوانین بە کارمەند و بە ئامێر هاوکاری خەڵک بکەین بە پێی ڕێنمایەکانی بەنداوی دوکان لەوانەیە لە چەند ڕۆژی داهاتوودا ئاستی ئاوەکە زیاتریش بێت. کەسی یەکەمی قەزاکە کە چەند ڕۆژێکە دەست بەکار بووە. یەکەم چاوپێکەوتنیشی لەگەڵ پرۆگرامی بنکۆڵ لە کوردستان 24 بوو. هاتۆتە شوێنی زیان لێکەوتووی هاوڵاتیان. دەڵێ
لە ساڵی 1970ەوە شوێنی ئاوڕێژ دیاری کراوە هەندێک لە هاوڵاتیان و خاوەن شوێنە گەشتیاریەکان ڕەچاوی ئەویان نەکردووە وە خۆیان دەڵێن سەلامەتی هاوڵاتیان و بەردەوامی خزمەتگوزاریەکان لە پێدانی ئاو و کارەبا بۆ ئەوان بووە بەکاری سەرەکی لە ساڵی 1970 تا حاڵەتی وا دروست بووە 31 ساڵ تقریبا وابزانم پێش ئێستاکە کاتی خۆی لە ئاساس جێگیر کراوە کە محرمات و قەدەغە کراوەکانی کەناری دەریا ساڵی 1970 کراوە بە ستاندارد نابێ 15 مەتر لە حاڵەتی ساڵی 1970 ئەبێ خەڵک دوورکەوێتەوە بەڵام ئەوەی تێبینیەکەی ئاوڕێژ کردوێتی ئەوە لە ڕابردووا کراوە بۆ گەشت و سەیران کردوێتی ئەم حاڵەتە دروست بووە بەرپرسیارەتی هەڵەگرێ بەڵێ خۆی بەرپرسیارەتی هەڵەگرێ ئەوە ئەوە ڕێ پێ نەدرای لە ڕابردووە بەرپرسیارەتەکە لە ئەستۆی خەڵکەکە خۆیەتی ئەو خەڵکە کردویانە ئەبێ لایانی پەیوەندیدار و خەڵکیش بەرپرسیاتیان لە ئەستۆ بووە نە ئەوە ڕێ بدریا بۆ حاڵەت زۆر باشە شتێکە زۆر پەیوەندیدارە بە جەنابێتانەوەکو کەسیەکەمی قەزاکە یعنی شوێنێکەیە کە ئێستا تەواو ئاو ڕێژ بوو ئاو گرتوێتەوە کە بەڕێوەتی گەشت و گوزاری دوکان مۆڵەتی یاوەتێ لە کاتێکە کە ئاو ڕێژە کاتێک یاسا ڕێگەی پێنەیراوە بۆچی مۆڵەتی دراوەتێ پێتوانێ بە کەم تەرخەمێکی گەورەیە من وەکو پێم وتی تازە لێ دەست بەکار بووم لەوانەیە ئیسا لە کۆکردنەوەی زانیاری و بەداچوون و لە شوێنەکان و ناسینی شوێنەکان و ئیشوکارەکان یەکەم هەنگاویش ئەم حاڵەتە دروست بووە ئیسا ئەولەوێتی کارمان بە دەمەچوونی هاوڵاتیان و ئاگادارکردنەوەی هاوڵاتیانە وڵا ئەوانە لیسا من خۆت ئاگاداربی فەرماگە پەیوەنددارەکانم ڕاستپەر کە بە دەمیانەوە بچن بۆی کە زەرمەندە من لە ڕووی گیانیەوە سەلامەتن سوپاس بۆخوا ئەو پێداویستانەی کە لەوێ بیگوازنەوە و تیمی بەرگری شارستانی لەگەڵ پۆلیسا راپۆرتی خۆیان نووسن و کاتە لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان ئەمێ هەوڵی تاوان بۆی بتوانین قەرەبیان بکەینەوە لەگەڵ دەنگی نیگەرانی هەندێک لە ماڵە زیان لێکەوتووەکان هێشتا دەنگی دەهۆڵ و زۆڕنا و شادی دەربڕین لە سەیرانگاکە لە دوورتر لەوان بەردەوامە قوتابیانی ئاسە جیاوازەکان لێرن تا یادگاری خۆیان بنووسنەوە ئەوان نایشارنەوە کە پێش ئەوەی بێنە سەیرانگاکە ترسیان بۆ دروست کردبوون بەڵام ڕەوشەکە لە بەشێکی سەیرانگاکە تەواو ئاساییە ئیتر هاتین شکر ئارامە شوێنەکە و زۆر باش ئەنی پێشتر هەڵیان نا بتان ترسێنن یان بە جۆرێک دوو دڵیتان بە دروستکەن کە نێن بۆ دوکان بەئەکید لە تقریبا لەوتای بارانە هەروەڵێ توان ئەمڕۆ خۆشە جوکە باشتر بێتت کەچیوتیان نا خراپترە وێرانترە تر باش بوو هاتین وانە بوو ئەڵێ نەم ساڵ زۆر خەتەرە بۆ مەلەکردن بە دڵنیایەوە ئاوەکەی بە ڕێژەیە بەرزبووەوە کە کەس ناتوانێت مەلیتی بکات کاتە پێمیشە چیە بۆ هەموو گەنجانێتی وەکو جەنابێت کە ڕێگەی نەگرنە بەرەوە خوان تووشی کێشە نەکەن بە دڵنیایەوە کەس لە شوێنێکی قەدەغەکراو مەلە نەکا بۆ ئەوەی جانی سەلامەتتر بێ داوات چێ لەوانەی خەڵک ئەترسێنن یان دڵڕۆشیان بۆ دروستەکەن ناوانە وا ئاوەکە زۆر بووە نە بەس سەیرانگاکە ئایبینە پرۆگرامی بنکۆڵ ئەوەی بۆ ئاشکرا بووە کە مۆڵەتی گەشت و گوزار دراوە بە هەندێک پرۆژەی گەشتیاری کە لە بنەڕەتدا شوێنی ئاوڕێژە بەڕۆبەری گەشت و گوزاری دوکان داواکارە هاوڵاتیان بەردەوام بن لە گەشت و گوزاری خۆیان و دەشڵێن گرفتی گەورە هەیە لە نەبوونی یاسای گەشت و گوزار هەر مۆڵەت پێدراوێکیش زیانی پێگەیشت بێ دەتوانێت داوای قەرەبوو بکاتەوە بۆ سێ ڕۆژی نەورۆز نزیکەی 250,000 ئێمە سەردانکەرمان هەبووە لە سنتەری قەزای دوکان و سەیرانگاکانی چواردەوری و نزیکەی 6,000 ئۆتۆمبیل داخل بووە کە ئەمە خۆشبەختانە نسبەیەکی زۆر باش بووە بۆ سنوورەکەمان زۆر باشە ڕێژەی باران زیادی کرد بەنداوەکە سەرڕێژ بوو ئەوەیەکی زۆر بەردراوەتەوە دەبینین زۆر لە کەپەکان لە ژێر ئاون بەڕاستی ئەوە نیشانەی چییە لە بنەڕەتە ئەو شوێنانە شوێنی مۆڵەت پێدراونین شوێنی گەشتیارینی یان چۆنەمێ ڕاشکاوانە ڕوونی بکەینەوە ڕاستی هەیە لە هەرێمی کوردستانە ئێمە هیچ کەسێ ناتوانین خۆی لێلابین ئەویش گرفتی مڵکداریە و دوکانیش بەدەر نییە لەمە ئەمە خۆی حاڵەتەکە لەوە سەرچاوی گرتووە خەڵکی ئەم گوندانەی دەوروبەری ئەم ئاوە خۆیان بە خاوەنی ئەم مڵکانە زانیوە وەجگەلەوە کە هاتوون ئەم خاوەنی نین ئەگەر بینە سەر لایەنی واقعەکەوتمان کێشەی مڵکداری هەیە لە کوردستانەوە دوکانیش بەشێکە لە ئەم بابەتە بۆیە بە شێوەیە لە شێوەکان ئەمان لە پێشووە کە مێژوێکی کۆنی هەیە دروستیان کردەوە زۆربەی زۆریشان وەک پێم وتی مۆڵەت پێدراونین ئێمە پرۆژانەی مۆڵەت پێدراون زۆربەی کات لە ڕێگەی ستافی هەندەستیەوە کە بەڕێبەراتی گەشت و گوزاری سلێمانی سەرپەرشتی پرۆژەکانەکە و لە گرێبەستکردنەوە هەتا کۆتاییەکەی نقطەی کۆتایی ئاوەکە لە بەرچاوە ژیرێ نقطەی کۆتایی ئاوەکەش بە شێوەیە دیاریکراوە کە
ڕێژەی بارانبارینی ساڵی 1970 کراوە بە پێوەبووی کەمەڵەت پێدراونی چۆن کاریان کردووە وەک پێم وتی ناڵم بە شێوەیە لە شێوەکان ئەوانیش کێشەیەکی هەڵپەسێرداوی چارەسەر نەکراوە بەڵێ ئێمە ئێستا لە هەوڵین کە کۆتایی بەم گرفتە بێنین و بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری سلێمانی خۆشبەختانە لەسەر هێڵە بۆ ئەمەوە نووسرامان کردو نووسراوەکەش گەیشتۆتە وەزارەتی شارەوانی کە لەوەی شەڵام ومێدەوارین کە کۆتایی بەم گرفتە بێ و بتوانین بکەین نەژێر ڕکێفی ئەمە و بە شێوەیەشی ئەندازیاری کە بتوانین لەگەڵ گەشت و گوزاری ئەم سەردەمای بگونجێ ڕێشان بخینەوە هەموو کەپڕەکان لە ژێر ئاون سەیرانکەر ناتوانێت بێ سەیران بکە یان نەخێر ئێمە ئەگەر خۆشتان بەڕستان بزان ئەمە یەشێکە لە پرۆژە مۆڵەت پێدراوەکان کە هێشتا ئەتوانم بڵم ئەگەر ڕێژەیەکی زیاتریش ئاوبەر بدرێتەوە ناگاتە ئەم و گەشتیاران ئەتوان زۆر بە ئاسایی گەشتیپانی تیا بکەن بەڵام ئێمە داوامە لە گەشتیاران ئەوەیە نزیشی ئاوەکە نەکەنەوە چکە جیاوازە لە ساڵانی ڕابردوو احتیمال هەیە نسبەیەکی کەمتر لە ئاو هاتبێ بەس ئێستا نزیکەی 500 بۆ 600 متر سێجا ئاو لە سرکێکە ئەڕواکە ئەمە قوتێکی زیاتری هەیە بۆیە گەشتیار پێویستە وەکو ساڵان مامەڵە لەگەڵ ئاوەکە نەکا قاچ بکاتە ناو ئاوەکەەوە یا بێوێت بە شێوەیە لە شێوەکان هەوڵی مەلەکردن باچکە مەلەکردن لەم ئاوەیە زۆر زەحمەتە داوایان لێکن هیچ کەسێ هەوڵی مەلەکردن و نزیکبوونەوە لەم ئاوە نەدا داواکەی گەشتیار ئاسایی بێت بۆ دوکان بەڵێ زۆر بەڵام خۆیان بپارێزن بەڵێ بەڵام هەمان کاتا خەڵکیش نەترسێنرێ بەوەی کە لە دوکان مەترسی هەیە بەدڵنیاییەوە من داوا لە هەموو ڕاگەیانەکانەکەم و دەستخۆشی لەو ڕاگەیانانەکەم کە لە ڕۆژانی نەورۆزا پاڵپشت بوون لە بواری گەشت و گوزارە لە قەزاکەمان وە بگرە لە هەرێمەکەشمانە کە زۆر هاوکار بوون و هیوادارین لەمە دواش هاوکار بن کا لەسەرەوە بکەن کە گەشتیار بە شێوەیە لە شێوەکان لە واقعی ئەمڕۆی دوکان تێبگەیەندرێ کا لەسەر ئەوە نەکرێ یعنی بە شێوەیە لە شێوەکان ئێسامە ئەبینی لە سوۆسیال میدیاوە خەڵک وا ترسێنراوە ناوێرە ڕووکاتە دوکان بەو شێوە نییە بەداخەوە گرفتەکان لێرە تەواو نابن بەڵکو زیادبوونی ڕێژەی ئاوەکە کاریگەری لەسەر پرۆژەی ئاوی خواردنەوەی قەزاکە لە هێڵی سارای یەک کە ئاو دەدات بە لە 1965 دانیشتوانی قەزا دروست کردووە وا دیارە پێشتر ئەم دۆخە هیچ پێشبینیەک نەکراوە بەو پێی ئێستا تیمەکانی چاکردنەوەی پرۆژەکە دەیانەوێ ماتۆڕەکان بگواستنەوە کە هەردانەیەکیان مەزەندە دەکرێت بە 100 ملیۆن دینار وە خۆیان دەڵێن ئێستا لەژێر کۆنتترۆلیان دەرچووە بربەستی خۆڵیش ناتوانێ کاری خۆی بکە داوای بودجێیشی بەپەلە دەکرێت لێرە تەقینی بۆریەکان و هەوڵی چاکردنەوەشیان هەر بەردەوامە پێشتر ئامادەکارێکمان کرد بە ساتر بۆی ئاوەکە لی دوورکەوتەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا کە بەرەبەرە ئاوەکە زیاد دەکا ئێستا لە ئێستادا ئاوەکە داخل بە ساترەکەش بووە غەتاسەکەمان کە ناو زێدان وەکو دەیبینین لە ژوورەکەدا چەند درنجێکمان هەیە کە ئاو دەدا بە حەوزەکە لە ئێستادا سەرقاڵی ئەوەن کە ئەم غەتاسانە بتوانین شێبڕەکانیان و ستاتەرەکانیان بگوازینە بۆ شوێنی بەرز کە بتوانین ئاو لە حەوزەکە بکەینەوانێ لەگەڵ ئەوەشدا ئێستا بستەرپەمپێک دەکەینەوانێ کە لە ناو ژوورەکەدایە کە ئاو بۆ سەرەوە دابین دەکات وەکو احتیاط زۆر باشە ئەم گرفتە وای کردووە خەڵکی دوکان بێ ئاو ببن بەڵێ ئەگەر بێت و ئەم ئاوەکە بەرەبەرە زیاد بکە بیشتە ناو ماتۆڕەکانەوە پرۆژەکە دەوەسێت کە لە 100 بن بەڵێ ناتوانین ئەو کاتە ئیشان پێ بکەین ناو ئاودا چیەکەن لە ماتۆڕەکان لێ بە پەلە دەگوازینەوانێ دەیبینە سەرەوە کە حاڵەتێک بوو ئاو داخل بوو بە ئێرە بتوانین حلێکی سەری کە بجەیەکە بێ بتوانین مباشر لە زەیەکەوە بجە وڵی لەم کاتەدا نازانێت هەتاوەکو نەکەوینە سەر ئەوە کە دیاریکراونیە لە کاتەدا بەڕێوەبەرێتی ئاوی سلێمانیش لە ڕێگەی وتەبێژەکەیانەوە لە ناو دووکانەوە ئاماژە بۆ ئەو دەکەن کە مەترسیان هەیە وەرگری ئاو ژێر ئاو بکەوێ و کێشەی گەورە بۆ هێڵەکانی یەک و دوی دووکان کە سەرچاوی دابینکردنی ئاوی خواردنەوەی زۆرینەی خەڵکی شاری سلێمانی و قەزا و ناحیەکانی دەوروبەرێتی دروست بکات. پرسی ئەومان هەیە وەرگری ئای دوکان سلێمانی تێکەکە ژێر ئاو بکەوێ بۆ شەوانێ بەتەواوەتی وەستانی ئاوە بێ لە پرۆژەکانمانە هەروها ئەگەر ئەو ژێر ئاو کەوتنە ڕووبا گرفتەکە چییە؟ ناچارە بین پرۆژەکان بکوژێنی ناوانێ و ئاو بۆ شاری سلێمانی و ئەو قەزا و ناحیانەی کە ئاو لە پرۆژەکانمانەوە وەرەگرن وەکو چەمشماڵ و شۆڕش و تەکیە و بازیان ئەڵاوی گۆپاڵە و پیرەمەگرون ئاویان پێ نەدرێت لەبەر ئەوەی چەند ڕۆژ هەل چییە ینی بەڕاست هەلەکە ئەوەیە ئاستی ئاوەکە تا نزم ئەبێتەوانێ ئێمە هیوادارین نەگاتە ئەو حاڵەتە داوا لە هاوڵاتیانەکەین هەروەکو ئامادەسازیە بۆ خۆیان بکەن بە پێی پێویست ئاو بەکار بێنن نەوەکو دوور بێ بگەینە ئەو حاڵەتی کە ڕۆژەکان بۆ ستێنین هەروها گرفتی تریشمانێ گرفتەکان بەهۆی ئەم بارانەوانەیە بۆری ئاوی سەرەکی دوکان سلێمانی خۆڵ و گوڵەکەی ترسی ئەومانێ خۆڵ و
ئەو مادانی کە لەسەر بۆریەکەی لا بچێت و بێتە هۆی لێکتراسانی بۆریەکە و گرفتی شکانی بۆریەکانی شمان بۆ دروست بێت لە بەرەوەی بەردەوام باران ئەبارێت. پۆلیسی قەزاکە دەڵێن تا ئەم ساتە زیانی گیانی دروست نەبووە بەهۆی زیادبوونی ڕێژەی ئاوەکەوە. هاوکات بۆ هیچ خاوەن بەلەمێک نییە لەم ساتەدا بەلەمەکەی بەکاربهێنێ و گەشتیان سەربخا. بەڵام ئەم دیمەنانە پێمان دەڵێن تا چەنە ڕێنماییەکان جێبەجێکراون. من لە تەلەفۆنی جۆم لێ بووت دۆخەکە زۆر باش نییە. چییە دۆخەکە چیەتی بەڕاستی؟ قوربانە ئەو بەو مەخسەمان نییە کە ئەو زۆر باشە نییە، بەڵام بەس ئێمە خۆتەزانی پۆلیس بەوەردەوامی لە هەوڵی ئەوەدا سەلامەتی هاوڵاتیان و ئەمنێتی هاوڵاتیان پارێزێ. لە ئێستادا پێویستە سەلامەتی هاوڵاتیان پارێزین، ئاگداری گشت مەفرەزەکانی خۆمان کردوتەوە لە حاڵەتی ئامادە باشیدا بن. هەچ هاوڵاتیەک هەچ کەسێک پێویستی بە هاوکاری بوو بۆی هێزی پۆلیس بچێ بەهانایەوە هەرچەنە ئیشی سەرێکی ئێمەژنێ ئیشی بەرگری شارستانی. ئەم بربەستە لە ساڵەکانی 1954 بۆ 1959 دروست کراوە لەلایەن کۆمپانیای فەڕەنسی دۆمێز بالۆت بە بڕی نزیکەی 14 ملیۆن دیناری عێراقی لەو کاتەدا کە دینارێک بەرامبەر بە دۆلار نزیکەی 4 دۆلار بووە، واتە نزیکەی 56 ملیۆن دۆلاری تێچووە. بەنداوەکە دەکەوێتە باکووری خۆراوی شاری سلێمانی بە دووری 70 کیلۆمەتر لەسەر هێڵی پانی 35.55 و هێڵی درێژی 44.58 لە ڕووی جیۆلۆجیەوە. بربەستەکە لەسەر ئەو چینانە دروستکراوە کە لە بەردی دۆلۆمایت پێک هاتوون، لەسەر و ئەمانیشەوە بەردی لایمستۆن و مارڵ دێ. ئەم جۆرە بەردانە توانای ڕاگررتنی بربەستەکە و پاڵەپەستۆی ئاوی ناو دەریاچەکەی هەیە. باران بەردەوامی هەیە و زیادبوونی ئاوی بەنداوەکەش بە هەمان جۆر هەر بەردەوامە. ئێستا 7 ملیار مەتر سێجا ئاو لە بەنداوەکەدا هەیە. چەند ڕۆژێکیشە هەموو ڕێژێکی زیادەی ئاو دەخرێتە دەروی بەنداوەکە. بەرپرسانی بەنداوەکە دەڵێن پێش پڕبوون هەموو پشکنینێکیان بۆ بەنداوەکە کردبوو. بە هەموو جۆرێک بەنداوەکە لە ڕووی ئەندازیاریەوە بێکێشەیە. بەتەئکید هیچ مەترسیەک نییە. نزیکەی مانگێک زیاتر پێش ئێستا پشکنین کراوە بۆ هەرسێ بەواباتەکەی بەندا و هەرسێ دامەزراوەکە گەیتە سپیلوەی کە سێ دەرگایە پشکنینی وە کراوە تاقی کراوەتەوە تێز کراوە و تەصریف کراوە بە شێوەیەکی سەرکەوتوو. بیاڵ ماوەست پشکنینی تایبەتی بۆ کراوە لە ناوە سەردان کراوە و بە هەمان شێوە کێشەی نیە لەگەڵ ئیریگەیشن تونێل ئەویش بە هەمان شێوە. و ئێستا لە دوێنەیە کە خەڵک دڵە ڕاوشی سۆریە بوو ئێستا بەدای دوکان پڕ بوو و هیچیش ڕووی نایەوە و سەلامەتە. زۆر باشە بۆ پێی تەمەنی بەنداوەکە 6 ساڵە ڕاستە؟ ئەم بەنداوێکی 6 ساڵی پێویستی بە سیانەکردنەوە نەبووە؟ بەردەوام سیانەمان هەبووە بۆ منە لە ناو تونێلەکان ئێمە ئیشمان کردووە، ئاگاداری لیکەکان بووین، حساباتی لیک کراوە، حساباتی پرێژەر کراوە، وەسیانە کراوە لە چەندەها شوێنی بەنداوەکە ئێمە سیانەمان کردووە و بەڵام بە شێوەیەکی عام ئەتوانی بڵین باشە بەنداوەکە زۆر باشە زۆر باشە زۆر باش. ئەو ئەوەی لە بێڵماوسەوە دەڕوات لە سپێلوەی ئەگەر پێم بڵێ ئەو ترێت لە هیچ شوێنێکی دنیا نییە ئەو هەر لە خۆ بڕۆ بە فیڕۆ بڕوا و ئیسوودی لێ نەبینرێ لە وڵاتانی دیکە کە هەمان جۆرن دەریاچە و بەنداویان هەیە کە ئەو گلێنەوە لە بێڵماوسەوە کە ئەڕوا ئەو بە فیڕۆ ناڕوات بۆ نەتوان ڕاستودی لێ بێت. باشە هەر لێرە کە ئەم ئەوە سەرڕێژەکە یان لە گەیتە سپیلەکان تەسری بکرێ فڕێرێتە دەروی بەنداوەکە لەبەر ئەوەی لە خواروی بەنداوەکە بەنداوی شتری لێ نییە بۆ نمونە کە ئیسفادەی لێ بکە یان تەنها ئەوانە بۆ پرۆژەی گەشتیاری ئیسفادەی هەیە، بۆ زراعەتی خوار و ئیسفادەی هەیە، بۆ پرۆژەی ماسی ئیسفادەی لێکراوە. ئەینا بڵین بەنداوی شتری لێ بووایە کلیبایە بوو بەنداویشی تر هەبێ بۆ نمونە باشترێک بوو هەبێ کە ئەو کاتە ئەوەی کە تۆ ئەڵێ ئیسفادەی لێ ناکرێت ئەو کاتە ئیسفادەی لێکرا. بەڕێوەبەری گشتی بەنداوەکانی هەرێمی کوردستان دەڵێ لە هەموو شت گرنگتر بۆ ئەوان سەلامەتی بەنداوەکەیە. واریدە ئێمە زیاتر بەردەینەوە سەیری ئەیدادمان دەکەین ئاوان چۆن دێ باران چۆن دێ بە گوێرەوە تەصریف دەکەین. ئێمە موهیمە سەردەکە لای ئێمە سەلیم بێ
بەرنامەمان لەگەر ناوەڕاست و جنوبی عراقیشە بەرنامەمان هەیە بەڵام دیسان ئێمە سەردەکەمان لا مهمترا هیوادارین هاوڵاتیان لە خوارەوەی بەنداوەکە ئاگاداری خۆیان بن لە محرەماتی ڕووبار لە خەتی نیقمان نزیک نەبنەوە بەڵێ مەترسیان لەسەر ئەوەی کە تەجاوزی کردووە بەڵێ ئەوە تا قەزای کۆیە و ناحەی تەختەق و ناحەی سێگرتکان و ئاشتیمان ئاگادار کردوتەوە ناحیاڵ و کۆپری ئەوە مدیری سەدی دبست لێرێ هەمومان ئاگادار بەرپرسیارەتی ئاڵەگرن کە ئەو بەنداوی چی بەسەر نایە سەلیمە وەڵامی بەڵێ کاوڵاتیان نەترسن نەخێر نەترسن بەنداوی دوکان بەڵێ سەلامەتە زۆریش ئەو هەموو پیسە ئەو هەموو پاسماوەی دەیبینن لەگەڵ سەرڕێژبوونی بەنداوی دوکانە بە دەرکەوت لەگەڵ خۆی ئاوەکە دەیبات ئەوەش ئەوە ئەسەرمێنێ کە چەندێک ڕەچاوی پاراستنی ژینگە کراوە و چەند حسابەوە کراوە کە ئەم هەموو پیسە نەخرێتە ناو دەریاچەی دوکان و بەنداوی دوکانەوە کە ئێستا بەم جۆرە دەرەکەوێت چەندێک ڕەچاوی پاک و تەمیزی و پاک و خاوێنی کراوە. وێڕایی بەردەوامی بارانی بەخۆڕ لە هەرێمی کوردستان بەشێکی زۆری فشاری ئاوی سەربەنداوی دوکان لە ئێران و بەنداوی کۆڵەسەی سەردەشتی ڕۆژهەڵاتی کوردستانەوە دێتە ناوی ئەوەیش پێچەوانەی چەند وەرزێکی پێشووی هاوین کە لە ڕێگەی گرتنەوەی ئاو لە ئێرانەوە زیانی گەورە بەر سامانی ماسی و پرۆژەکانی دیکەی ئاودێری دەکەوت. ئەم پەرلەمانتاری عێراق لە بەنداوی دوکانە داوا دەکات لە پەرلەمانەوە کار لەسەرەوە بکرێ ئێران ناچار بکرێ بۆ ئەوەی ئەو دۆخەڕێک بخاتەوە. ئێران نە تورکیا پابند نەبوون بۆ واژۆنە دەوڵەتی بیکەن کە کراوە لە بینی وڵاتاندا بۆ پاراستنی ئاسایشی ئاو لە سەر وڵاتە هاوسەکان یعنی ئێران و تورکیا ئیمزایان لەسەر ئەو ڕێکەوتنامە نەکردووە کە هەر کاتێک بیانەوە هەر کاتێک بیانێ ئەوەکە دەگرنەوە کاتە خەڵکی عراق لە مەترسیەکی گەورەدایە هەر کاتێکیش لافاو بێ ئاوەکە لە خۆیان زیاد بێ بەری دەدەن ینی بەشێکی زۆری و ئەوەی کەساتە بەنداوی دوکانە ئەو لافاوەیە کە لەسەر خۆیان لە خۆیان زیادە لە خۆیان ڕێژە زۆرە نردویانە ئەو مەترسیە دروست دەکات بۆ ئێرە بەخۆشحاڵی قسەکە با ڕوونتر بکەین لە دوو جار مەترسیان هەیە یەک لە هاوینە زۆر جار گرفتی گەوریان دروست کردەوە بۆ سامانی ماسی و چەنەها جاروێنەکان بینراون لەدەستان شەکە لافاوی زۆریان بۆ بێ دیسان مەترسیە لافاوەکە بەرەدەنێرە لەبەرەوە ئێستا ئەوەی کە زۆر گرنگە هەم حکوومەتی هەرێمی کوردستان هەم حکوومەتی عراقی دەبێ دەست بکاتەوە بە پرۆژەی بەنداو لە سەرتاسەری عراقدا لە دەڤەرەکەی ئێمە بەنداوی دڵگەیەکی کە لە بەنداوە هەرە گرنگەکان ئەوە بەنداوێکی سیادی و پێویستە ئیشی لەسەر بکرێت تا چەنە ئاسار بێ واگە و هەموو ئاوا بە فیڕۆ بڕۆ بەبێ سوود بە دڵنیایی زۆر لەبەرەوەی ئێمە پرۆژەی ماسیمانیا لازال خۆ دەزانی بێکارەباین خۆ دەزانی پرۆژەی کشتتوکاڵیەکانمان ئەوەی کە هەیە هەمووی بە غێر قانونیە و هەمووی بەهۆی ئەو ئاوە زیانی پێدەگانەك سوودی پێ بگەێنە بەڵام ئەوە تا دەبین ئاوێکی زۆر دەڕوات و هیچ سوودی لە نبینین بەڕۆی ناتوانین گلی بدەینەوە بەشی بەرهێنانی کارەبا سنیانە نەکراوەتەوە تا سوودی لێ ببین هەیە بۆ بەرهێنانی کارەبا ئەمە گرفتی گەورە نیە بەدڵنیایی گرفتە ئەوانە هەمووی گرفتن جا لەبەرەوە من ڕووی دەم یەکەم شوێن دەکەم حکوومەتی هەرێمی کوردستان پاشان حکوومەتی ناوەندی و پاشان وەکو باسم کرد خۆمان لە پەرلەمانی عراق پێداگیری تەواو دەکەین داکاری تەواو دەبین بۆ دروستکردنی ئەو بەنداوە گرنگانە لە بەنداوی دوکان ڕێژەی بەرهەمێنانی کارەبا گەیشتۆتە 280 مێگاوات لە دەربەندی خانیش 240 مێگاوات کارەبا بەرهەم دێت بەمەش بەرهەمێنانی کارەبا لە هەرێمی کوردستان بۆ یەکەمین جار دەکاتە 3600 مێگاوات کارەبا بە پشتبەستن بە سەرجەم وێزگەکانی بەرهەمێنانی کارەبا و لەم بانگەشدا ماوەکانی پێدانی کارەبا بۆ 16 کات ژمێر بەرز بۆتەوە بەڵام ئێستا لە کۆی 5 تۆرباینی وێزگەی کار و ئاوی دوکان تەنها 4 وێزگە کاری پێدەکرێت یەکێک لە تۆرباینەکان کار ناکا و نەتوانراوە چاک بکرێتەوە کە بەهۆیەوە بەشێک لە توانای بەرهەمێنانی کارەبا لە دەست چووە ساڵی پێشوو بە بەراورد بەم کاتە ئەتەنتۆنی ئەوە کارەبا بەرهەم بێنن بەدڵنیایی نەخێت لەبەرەوەی ئاستی ئاو نزم بوو وەرزەکەش وەرزی کۆکردنەوەی ئاوە ئەو کاتە تۆرباینی ئیشی دەکرد یان ئیشی نەدەکرێت ئەو بەو شێوەیە بوو ئێستا 4 تۆرباینی شەکە ساڵی پێشوو ئەم کاتە یەک تۆرباین کاری کرد زۆر باشە بەڵام گلەی یەکێکی لە تۆرباینەکان چاک نەکراوە تۆسیانە نەکراوە هەرچەندە ئاو زۆر بێ هەرچەندە بەنداوەکە پڕ بێ بەڵام ئێوە کە تۆرباین یەکتان سیانە نەکرد بێتەوە بە فیڕۆ ناڕوە بەگەر تۆرباینەکەی تری ئیشکا بەلانی کە نزیک دەبینەوە لە 350 مێگاوات بۆ 400 مێگاوات بۆ 600 مێگاوات باشە ئەو کاتە یعنی ئەگەر لە ڕووی مادی و پێوانەیکەین بە نرخی چەنەگەوە کارەبا بەرهەمە هێنن خۆی یەکێ لە کێشە سەرەکیەکانی وێزگەی کار و ئاوی دوکان و دەربەندی خان ئەوەیە کە تا ئێستا لەلایەن حکوومەتی هەرێمەوە لەلایەن وەزارەتی کارەباوە
لەلایەن وەزارەتی داراییەوە هیچ نرخ و هیچ قیمەتی بۆ کارەبا دیاری نەکراوە وەکو قیمەتێک وەکو نرخێک چەند کارەبا بەرهەمدێنێ و بای چەندە ئێمە ئێستا بە دڵنیایی وەزارەتی کارەبا بە پلەی یەکەم دوایەوە بڵین ئەبوو نرخاندنی بۆ بکردایە نرخاندنێکی بۆ بکرێتەوە ئەو پای کارەبایە کە لێرە بەرهەم دەهێنرێ ئەگەر وێزگەکە بوەستێ بڕی ئەو کارەبایە کە لێرە بەرهەم دەهێنرێت و وەستاوە هەمان بردکە لە وێزگەکانی چەند سۆماڵ یان لە وێزگەی کەرتی تایبەت دەیکڕیت بەلایانی کەمەوە چەند پارەی پێدرێ ئەو کارەبایە کە لێرە بەرهەم دەهێنرێت لە ساڵێدا نزیکەی 75 میلیۆن دۆلارە ئەگەر وێزگەکە بوەستێت و کارەباکە بکڕێت ئێستا کارەبا زیای کردو بەرهەمهێنانی چەندێک پارە بۆ حکومەت دەگەڕێنەوەی کەم بە دو پرسیار ئێستا لە شەو ڕۆژێدا بەلایانی کەمەوە 500 بۆ 600 هزار دلار کارەبا ناچێتە باخەڵی کەرتی تایبەت دەگەڕێتەوە باخەڵی حکومەت خۆی شوێنی دەرچەی هاتنە دەرەوەی ئاوی زیادەی بەنداوەکە وەکو شوێنێکی گەشتیاری سیر دەکرێت هاوڵاتیان لە ناوچە جیاوازەکانەوە دێن و سەردانی دەکەن و سێڵفی لەگەڵ دەگرن و یادگاریشی تری ژیان لێرە دەنووسنەوە هاژەی ئاوی بە خوڕی دەرچوو لە بێڵماوسی بەنداوەکە و هاتنی پرژەی ئاوی فێنێک بەڕووی گەشتیاراندا دیمەنێکی جیاوازی داوە بە بەهاری ئەم ساڵی ناوچەکە بەڵام لێرە کە نزیکە لە وێزگەی بەرهەمێنانی کارەبای کارۆ ئاوی دوکانیشەوە هیچ ڕێنمایی و بربەرسێک بۆ هاوڵاتیان دانەنراوە هەندێک هاوڵاتی وەک لەم دیمەنەدا دەردەکەوێ لە شوێنێکی زۆر مەترسیداردا وەستاون و وێنە دەگرن لە کۆتایی ئەم پرۆگرامە بەوە گەیشتین ئەگەر لە چەند ساڵی ڕابردووی پێشقەیرانی دارایی بەنداوێکی دیکە لە خواروی بەنداوی دوکان دروست بکرایە ئەوە ئاوی سەرڕێژبووی بەنداوی دوکان بەو جۆرە بە فێڕۆ نەدەڕۆشت هەروەگەوەش ڕوون بۆیەوە چەندێک زیادبوونی ڕێژەی باران و پڕبوونی بەنداوەکە خێر و بەرەکەتی هێنابێ ئەوەندەی دیکە مەترسیشی هەیە تا بەرنامەیەکی دیکە ئەم لایەکتان لە خۆشییا بن خواتان لەگەڵ